عمش نامش بچك بكشينو جماعة ئەوەی دابینین ئەمە دەستگیریا کراوانی مامۆکە سوکارەکانیانن لە بەردەمی دادگا کۆبینێتەوە دەمێ بسمەکەدا یەکەشیان ئەمان قوربان دادگا هیچی بەدەست نییە دادگاکەی سەرۆکی حکوومەتە هیچ دادگایەک نییە کەسێک لێرە دانیشتووە هیچی بەدەست ناکرێ و مانگی داهاتەوە 7 ساڵ حکومەکە دەدرێ بێ ئەمری دادوەر بێ هیچ شتێک ئەمە من لە ئێستاوە گوتم ئەوە ئەمری سەرۆکی حکوومەتە کابرا لێرە دانیشتووە هیچی بەدەست نییە فەقیرە کابرایەکی لاوازە وەکو من بێدەسەڵاتە لەوێ دانیشتووە من لێرە دانیشتوم ئەو لەوێ دانیشتووە بە بێدەسەڵاتی هیچی بەدەست کێماندی کێ ببینم ئاخرنایان ناسینەوە کێ ببینم تەنیا دادوەرێکم دێ لە پشت کورسیەک دانیشتووە جوامێرە هیچی بەدەست نییە کابرایەکی فەقیر زەلیل تەواو هیچی دی نییە ئاخر بەخوای دێینە سەرجادە بەخوای هەفتەیەک مۆڵەت بۆ حکوومەت ئەگەر ئەو حکوومەتە ئەگەر ئەو کەسانە بەرنەدا والله وەکیل هەفتەیەکی تر لە سەرجادە دەبین والله داوای مافی خۆمان دەکەین باوکم ئەو کەسە بوو کە خوێن و گیانی خۆی بەخت کرد بوو ئەم خاکە نەوەک بوو کەسێکی وەک ئەم دادوەرە یان کەسێک وەکو سەرۆکانی چۆزانم حکوومەتە ئەنجومەنی وەزیرانە هەر شتێکە ئەمڕۆ لەوێ بۆ من دابنیشێ هیچی بەدەست نییە خەڵک بگرێ ڕۆژنامەوان بگرێ چالاکوان بگرێ چی پێ دەکرێ ئەمە چییە وڵات ئەوها بەڕێوە ناچێ ئەی مەسعود بارزانی ئەوە کوڕەکەت لەسەر حکمە وەرە ئەو کوڕەت ببینە ئەو کوڕەت چ دەکا ئەو کوڕە خوێنی گەلی مژی گەل نەما گەل هەر دەستێ بەخوای هەفتەیەک مۆڵەت بۆ حکوومەت بەخوای دێینە سەرجادە بەخوا ئەمە ئەوەها نامێنێ تەواوێ یەک ساڵ نان و ئەو لەسەر کەسوکارم قەتعکەی یەک ساڵ خوێنی کەسوکارم بمژی ئەی تو چی سەرشۆڕ ئەی تو چی ئەگەر سەرشۆڕێک نەبی پێشمەرگەیەک دەگری کە چەند ساڵ قەباتی بۆت کردووە مامۆستایەک دەگری مامۆستایەک کە کوڕی تۆی پەروەردە کردووە ئەو کوڕە ناوی لەسەر حکمەها ئەوە نا بەچە هیچ دەڵێم حکمەکە حکمی سەرۆکی حکوومەت تەواو دادوەر هیچی بەدەست نییە